بە دوورشمی بەڵێ بۆ بەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست ماوەی 2 هەفتەیە فەرمانبەرانی گرێبەست لە بەشێک لە شار و شارۆچکەکان خۆپیشاندان ئەنجام دەدەن و داوا لە ئەنجومەنی وەزیران دەکەن واژۆ لەسەر بەمیشەی بوونی ڕاژەکانیان بکەن. لە هەڵەبجە و کەلار خۆپیشاندانەکانی فەرمانبەرانی گرێبەست بەردەوامی هەیە و دەڵێن وادەی کارکردنیان وەکو فەرمانبەری گرێبەست بەپێی یاسا 3 ساڵە، بەڵام فەرمانبەر هەیە ماوەی 13 ساڵ لە گرێبەستە و چی دیکە ئەو نادادیە قبوڵ ناکەن. داوای مافی یاسایی خۆمان کە 3 ساڵە بکرێن بە هەمیشەیی 3 ساڵ تەواو بکەین ببین بە هەمیشەیدا ئەو مافەمانەکەین. لێرە گرتبووینەتەوە ئەگەر ئەو فەرمانبەرانی کە لە پشتمەوە بیان بینن ئەوانەی کە ئامادە بوون لە ێرش و لە هەموو شارەکانی کە لە هەموو قەزا و ناحیە و پارێزگاکانی کە هەموو یەک داوامان هەیە کە بکرێن بە هەمیشەیی 3 ساڵمان تەواو کرد و بکرێن بە هەمیشەیی. هەمیشەش دووبارەمان کردەوە ئەیشڵینەوە لە 95 فەرمانبەرانی گرێبەست لە هەموو شوێنەکان 3 ساڵیان تەواو کردو و مافەکەمان یاساییە بکرێن بە هەمیشەیی. قەرار بوو ئەبوو ئەم کۆبوونەوەانەی کە ئێستا ئیکەین لە 2014 و 15 بکرایە، بەڵام حکومەت لە وەزعیشی وایە بوو ئەم کۆبوونەوانە نەکرا لەبەر خاتی وەزع حکومەتی هەرێمی کوردستان. ئەو لە 2016 بکرایە بۆی نەبوونی و دابەزینی نرخی نەوت و نەبوونی داهاتێک بۆ فەرمانبەران ئەو شتانە نەکراوە، بەڵام ئێستا حکومەتی هەرێم هیچ بەهانەیەکی نییە بۆ ئەوەی کە ئێمە نەکا بە هەمیشەیی. لەژێر دروشمی یان بۆ هەمیشە یان بایکۆت ئەەکەین، بەردەوامی هیچ کاتێکیش کۆڵ ناین تاوەکو ئەنجومەنی وەزیران نێدە سەر خەت و وەڵامی جدیمان نەداتەوە. داوای مافی خۆمان کردووە، ئەمە مافە نەک داواکاری بە هەمیشەکردنی فەرمانبەرانی گرێبەست. هیچ مافۆ امتیازمان نییە لە بەڕێوەبەرێتەکان، نە سوپاس و پێزانی نە بۆمانەیە ببین بە مدیر بەش نە ئیجازەی دایکایەتی بە هیچ شێوەیەک و سەرەڕای ئەوەش لە ساڵانی داعشە 125,000مان وەرگرتووە. من خۆم ژمێریارم بە کارگوزار ناوماتوێتەوە. بە نزیکەی 23,000 فەرمانبەری گرێبەست لە دام و دەستگا حکومیەکان کار دەکەن. مافەکانی ئەوان لە موچە مۆڵەتپێدان و خزمەتی ساڵانە لە فەرمانبەرێکی هەمیشەیی جیاوازە. ئەوان دەڵێن داوای مافێکی یاسایی خۆیان کردووە، بەڵام لەلایەن بەشێک لە بەڕێوەبەری فەرمانگەکانەوە هەڕەشەیان لێکراوە ئەگەر بەردەوام بن لە خۆپیشاندان ڕێژوێنی یاساییان بەرامبەر دەگرنە بەر بەتایبەت لە هەڵەبجە و ڕانیا. ئێمە وەکو فەرمانبەرانی گرێبەست ئەمە چەند جارێکە لە سەرجەم شار و شارەکانی کوردستان گربوونەوە و ناڕەزایەتی نیشانە دەین دەربارەی ئەوەی کە ساڵانێکی زۆرە کە بە شێوازی گرێبەست ماوێنێتەوە. داواکارین لە حکومەت بەجددی بێتە سەرخەت و وەڵامی داواکارەکانمان باتەوە. ئێمە ئەمڕۆ لە سنووری چەمچەماڵ بەهۆی ئەوەی هاوڕێکانمان نەیانتوانیوە ئامادە بن هەنێکیان لەلایەن مدیری فەرمانگەکانەوە ئاگادارکرانەوە کە نابێ بەشداری خۆپیشاندان وانەکە زەختێکی زۆریان لەسەر بووی ئەوە نەیانتوانیوە ئامادە بن. سەرڕای ئێمە ئەو زەختێکە لەسەرمان بووە و هەوڵمان داوە کە داواکارەکان خۆمان بگەێنین و هیچ مافێکی سەرەتای خۆمانە لەبەرەوەی بە کتاب و بە هەموو شت هەیە گەر 3 ساڵ تەواو کرد 3 ساڵ خزمەت دواتر دەکرێت هەمیشەی، بەڵام ئێمەوە چەند ساڵە نێکمان تێپەڕاندەوە هیچ خەبەرێکیشی نییە بمان کاتە هەمیشەی. پاساوی حکومەت بۆ بە هەمیشەیکردنی فەرمانبەرانی گرێبەست قەیرانی داراییە. لە ساڵی 2011ەوە ئەو گرفتە هەیە، بەڵام ئەو کات پاساوی حکومەت هەرزانەی نرخی نەوت بوو. ئێستا نەوت بووە بە $80. چ پاساوێکی دیکە ماوە بۆ چارەسەرکردنی کێشەی فەرمانبەرانی گرێبەست و وانەبێژان.